لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین لە بەرنامەکەمان ڕای ئەو کەسانە وەرەگرین چیرۆکی ئەو کەسانە گوێ ئەگرین گویان لێ ئەگرین کە تەمەنێکیان بردوتە سەر لەگەڵمان نابن ژیانی ئەو سا خۆشتر بوو یان ئێستا ئەو وەختە بۆچی ژیانی ئەو کاتە خۆش قەناعەت هەبوو قەناعەت هەبوو بە ئیسراحەت ئەگەر ڕای تێگەشتی باوکە ماڵ و مناڵ مەسەلە بخەوێ سای من دەکەس بوون لە ماڵێکە دەبرا بووین لە ماڵێکا بووین لە ژوورێکا بووین ئەژیاین ئێستا نییە ئێستا ژنێک کە شووە کە ئەبێ خانوشی وە بکە پێنج وە دەبێ مەتبەخێوێ میوانێوێ ئەمانەیەوێ حڕێتی هەبوو ئەو وەختە گەنج خۆی ئیشێ کرد ئێستا ئێمە ئیشمانە کرد من لەگەڵ ئەم برایەما بوو ئەمە برام بوو ئیشمانە کرد ڕۆژی بە 650 چوار ڕبعێکمانەیە بە دایک و باوکمان 50مان خەرجە کرد بۆ بەیانی نیوەڕۆ ئاوا بوو لەماوەی ئەم 6 ساڵێت سەفەرێکە کردو بۆ ئەوروپا یان مەسەن سەفەرێک نەچووم تا ئێران چووم بەست سەفەر ڕۆژیان وەکو ئیش وەڵای بۆ ئیش چووم ئیش من وەکو سەفەر ئەڵێم بۆ نەچووم ناوەڵڵا براکەت ئەڵێ کامتان گەورەترن پێشم تۆ برا گەورەی تۆ تەمەنە چەندە من هەفتە باشە بۆچی ئێمە ئەو کەسانی لە ژیانی ئێمەیان ئینسانەکانی وڵاتی ئێمە ئێستا براکە 64 ساڵە تۆ 70 ساڵی ئەڵێ من سەفەرێکم نەکردووە کە ڕۆژ تووشم بۆ سەفرێک بۆ ئێران بە ئیش چووم بۆ ئێمە سەفەرمان نەکردووە بڵێ وەڵڵا من سەفەرم کرد من لە دائیرە بووم ئیجازەم وەرگرت و چووم بۆ بڵغاریا و پۆڵۆنیا و هەنگاریا و ئەمان وەڵڵای چیرۆک چی ئێمە فەقیر بووین و ژیان نەبووە زوو ئێمە بێ ئیش بوون خەڵک بێ ئیش بوو بەس ئێستا من کوڕەمە ئێستا ئاواکە گیرفانی دۆلارە هێنەکە دەرێت تێگەشتی وانە بوو ئێستا پارەکە زۆر بووە لای بازە زۆر و لای بازە نییە وایە دانیشتون بێکەوە هەنێ جا ڕەنگە یادەوەری کۆن بجارنەوە هەستەکەی ژیانی کۆن خۆشتر بوویان ئێستا وەڵڵاهی ئێستا تۆزە حڕیات هەیە حڕیاتە هەیە حڕیاتی سیاسیوانە وەکو ژیان وەکو خەڵک وەکو ژیان وەڵڵاهی زمانی زوو قەناعەت هەبوو تێگەشتی ئێمە 12 نەفەرمون لێک هۆ داخەوتین 4 هۆدەی کەشمان هەبوو تێگەشتی لێک هۆ داخەوتین لە هۆدەیشان نانم شێت و ئەمانەمان دروست دەکردووی تر ئەژیان بۆ خۆمان کرێکاریمانە کرد و بۆ یاخچێتیمانە کرد و هەموو شتێکمانە کرد یەک جار سەفەرە کرد یەک جار بۆ تورکیا جارێکیش بەجیا بۆ بڵغاریا باشە هەز ناکە ئێمە پێویستمان وەکو با بڵین تەمەنمان ئەڕوا بەڵام سەفەرێک ناکەین سەفرێکمان نەکرد سەفەرێ ناکەین کاکە حکوومەت مەجال نا ڤیزە بۆ ناکە گینا خەڵک حەزەکە سەفەرکە حەزەکە ئای تەبعاً ڤیزەی ئەوروپا ناتێ زیاتر خەڵک بۆ ئەوروپا چێ ڤیزەی نان من لە کاتی گەنجێتیا تەلەبە بووم ڕۆژی 5 فلس ئیدارەم کردووە لەگەڵ پیرەمێردا ئیشم کردووە من لە ئیشی من مەتبەعەیە لەگەڵ پیرەمێردا لەگەڵ کاکەی فەلاحە لەگەڵ عینشۆنمە لەگەڵ ئەلوبێ هەوریا لەگەڵ کامەرە بەڵێ یەک دیوارمان بین بوو لەگەڕکی گاوەران ئەو دیو مەتبەعی ژین بوو ئەم دیوماڵی ئێمە بوو چەند ساڵە تۆ گەورەتر بۆ کاتە پیرەمێرد کە تۆ ئیش لەگەڕ ئەو نۆزەی حوزەیرانی ساڵی 50 من باسی 49 بووەکەم جا پیرەمێرد ئەوە کتێبێکی باسی زۆر جار باسم کردووە مەسەلە چەند شیعری هەیە و چەند دیوانی هەیە و چۆن چاپانی هەیە خۆت دەکەم تۆ کاتە تەمەنت چەند بوو کە پیرەمێرد بینیوە بەخوا 11 12 لەو دەورە شاگردی وابی لە مەتبەعەکە کاغەز و ماغەز وشتی وامە بڕی بەڵام من کە دەسم مایە مەتبەعین حرف کۆکردنەوە لەگەڵ مامۆستا گۆرانە ساڵی 56 ئەیستەبعاً سەرنووسەری ڕۆژنامەی ژین بوو بۆ ماوەیەک گیرە لە 58 تا بەربوو ئینقلابەکەی عەبدولکەریم قاسم لەگەڵ ئەوە اینجا دوای ئەحمەد زرنگ هات کچەزای پیرەمێردە ئەو جەریدەکەی گرتە دەست ئیتر لەگەڵ شاعیر و ئەدیب و هەیەنامان تا ئەماوە هێنامان دوای چوومە مەتبەعەی جامیعە دەوری 30 ساڵێ لەوێ خزمەتم کردو تەقاعود بووین و خانەنشین و تەقاوەتەکە چەنە؟ تەقاوەتەکەم 400,000 زۆر کەمە تەقاوەتی پەرلەمانتارەکان وابزانم 4 میلیۆنە پێشەوە 4 میلیۆن بەڵام نیازیان وایە جەیەکەن نازەوەی خۆیان نەزان وادارین لە دوای هەڵبژاردنەوە تەقاوەتی یاخوان نشینی ئێوە ژیانێکی من موادی چلم ها داری نەوەڵڵا ژنم نییە ژنم نەبووە ئێستا ژن نا قەنەعەت وا بۆکە ژنێ ناوە بەڵێ بۆچی ژنێ نێناوە تااقەتم نەبووە ژن بێنم کەتم نەبووە ژنم بۆ بێنێ و تەمەنت چەنە؟ 55 دڵاری کردووە لە کاتی خۆیان؟ ناوەڵا بۆ نەم کردووە ئەی چۆن ژیانی هاوسەرگیری پێکەناوە؟ وەڵی تر کردومانەتەوە
بەڵێ بەڵێ ئەرەوەڵا ماوەشکور ئەرەوەڵا سەفەری کردووە لە ژیانتا ئەرەوەڵا چوم بۆ ئەمرەشکر بێجگەلەوە چی بۆ ئەوروپاوانە نەوەڵا بەس بۆ ئەمرە چوم باشە ڕای تۆ چێ سەبەر بە گەنجەکانی ئێستا وڵایەتی بۆ خوا ڕێک و پێک بن و باش بن و ڕێک و پێک بن و ئەو بۆ تاران کردومەوە بە ئیژیان بە وەکو سەفەر کرد هەر بە سەفەر هەر بۆ تاران کرد بەڵێ ئەوروپاوانە و نەبینیوە کوێتم بینیوە و عسکەریە ناوەڵا ئەچوو بۆ ئەوێ بۆ سەفەر ئەمجا ئەردەنم بینیوە و تورکیا و سووریان بینیوە و باشە کە تۆڵی من تا ئێستا ژنم نێناوە ژیانی تەنهایی لای تۆ چییە؟ ژیانی تەنهایی لای تۆ چییە کە تەنهایی؟ ژیانم باشە تەنهایی دوانێت تا ئێستا؟ بەڵێ ئەی مەسەن براوشتی واش نییە؟ برامەیە با بەس ئەوان ماڵوشیان جایە؟ بەڵێ تۆ خۆتە ژی لە ماڵێکە؟ بەڵێ لەگەڵ کوڕێک ماژیم ماڵی کوڕێک بە تۆڵی ژنم نێناوە ناڵی کوڕێکەمە کوڕەکەم ژنی هەیە خۆم نیمە چۆن ئەو مەتەڵێکە ژن هێنا و مردووە خۆ تەمەنێ چەند؟ چل سێ ساڵم بەڵێ زیاد کرێت باشە سەفەرێک کردووە لە ماوەی ئەم چەند ساڵی تەمەنتە؟ وڵا چوومەتە تاران زۆرتان چوونەتە تاران چوومەتە ئەستەمبول بەڵام بە نەخۆشی دوومان لەوێ بووم سەفەر نا وەکو سەفەر وەکو سیاحەت و گەشت و گوزار وەڵا بن کوێتم دیوە و تاران و دیوە و ئەستەمبولم دیوە و بەغا زۆر تیاژیاوم و محافزەکانی عێراقیش بە زۆری هەر هەمووی بە قەزا و ناحێوە هەمووی گەڕاوە ڕای تۆ چییە سەبارەت بە گەنجەکانی ئێستا تا چەندێک کەسێکی گەنجەکانی ئێستا قەنەعەتیان بە ژیان هەیە تا چەندێک کەسێکی قەنەعەتیان هەیە تا چەندێک کەسێکی ئەم گەنجانی ئێستا خۆڕاگرن وڵی تابلی خۆڕاگرن چونکە گەنج هەموو شتێکی پێلازم هەموو شتێکی پێویستە بەڵام هیوادارم لە مەولا هەرجی هەتێ بێ هەرجی هەتێ بێ چاوی لیان بێ بە جۆری توانە چونکە وڵاتێکی دەوڵەمەم نانێ و وارداتێکی زۆرە و اینجا ئیتر ئەوەی پێویستە بۆیان بکەن ئەگەر تۆ لە تۆ پرسین تەمەند چییە؟ بۆ نمونە شعرێکەیە لە ئیتەمەنی پڕ ئەسرینم ئەڕۆی هەر ئەڕۆی ناگەڕێتەوە ئەگە لە تۆ پرسم تەمەند چییە؟ تەمەند جارانیان و کابرا عمری 89 ساڵ بوو نازانڵێ لە کابریان چیان پرسیوە نوح بۆ چێ بۆ عمری زیاد لە پێویست گوایە توانێت چی تێگەیشتی و تێ وڵی قوخانی و دوو دەرگای هەبێ لەم دەرگا بێتە ژوور و لەو دەرگا بچیتە دەرەوە تەمەن لە حەزاتە نازانم من ئەڵم تەمەن خەوێکە ژیان خەوێکە تریێت و ئەڕوات کاتی لاوم کەیدێتەوە لە دەستم بە خوارژیت نایەتەوە نایەتەوە لە دەستم بە خوارژیت نایەتەوە نایەتەوە کەی دێتەوە کەی دێتەوە کەی کاتی لایەوێتیم دێتەوە بەخوا هەرگیز ناگەڕێتەوە ئێمە گوێمان لە ڕاو بۆ چوون و چیرۆکەکانی ئەو کەسانە گر کە تەمەنێکیان بتۆتە سەر لە کۆتاییە هیواخوازین تەمەند درێژ بن و ئەوەی تر تەمەنیان باقی بێت تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بین و خواتان لەگەڵ ورثي ترناجته وناجته